گەی راپۆرت لەوێش چەند ڕۆژانە راپۆرت فیچەر راپرسی بۆیەوە ئاماداکەین بە پێی کات بۆتانی دەخینە ڕوو. پامنەرمان شاخەوان بە مۆبایلەکەی خۆی راپرسێکی کردووە لە نێو گەنجاندا. لەو راپرسیەدا پرسیارێکی ئاڕاستی ئەو کەسانە کردووە کە لە راپرسێکی ئەمدان. دەڵێت کاریگەری نەرێنی ئەو هەواڵە ناخۆشانی کە ئێستا لە سۆشیال میدیا بڵاوە بێتەوە چی لای تۆ دروست کردووە یان قسەتان لەسەر ئەمە چییە؟ ڕاوبۆچوونی کۆمەڵێک کەس لە بوارە جیاوازەکاندا وەرگیراوە کە بە شێوازێکی زۆر جوان شرۆڤەی ئەم بابەتە دەکەن کە ئێستا تۆڕە کۆمەڵاتەکان بۆتە ناوەندێک بۆ بڵاوکردنەوەی هەواڵی زۆر ناڕاست، هەواڵی دڵتەزێن، بەداخەوە هەواڵی پرسا، ینی وای لاتووە کەسانێک باس لەوە دەکەن داخستنی تۆڕە کۆمەڵاتەکانیان ڕەنگە لە ڕووی دەرونیەوە زۆر ئاهۆنیان کاتەوە وەک لەوەی کە تۆڕە کۆمەڵاتەکە بەکاربێنە بۆ مەبەستی باشە. دەچین ڕاوبۆچوونەکانی ئەو کەسانە پێکەوە گوێ لێ دەگرین. سەرەتا ئێستا کۆمەلگات و دووچاری کۆمەڵێک ناڕەحەتی و گرفتی کۆمەڵایەتی و دارایی و ئابووری و جۆرەها گرفتی تر بووە. سەر ڕای بابەتی کۆرۆناش کە بووە مای ئەوەی کە هەندێک لە جۆرەکانی قەیران دروستکە لایەکی تریشەوە قەیرانی دارایی دووچاری وڵاتەکەما بووە. بەڕاستێکی ئەم گرفتانە وەکۆی گرفتەکانی تریش کاریگەریکی خراپ لەسەر تاکی کۆمەلگا دروستەکە کە ئێستا چۆن هەر هەمومانە بینین بە دیاری شاشەی مۆبایلەکانمانەوە ڕۆژانە گوێمان لە هەواڵی ناخۆش و هەواڵی نەخۆشی و ئیتر ئەو بووە ئەو هەواڵانەی کە هەمووی نێگەتیڤن و خراپن بەردەوام ئەمانە بەرگوێکەوە. یعنی هەمومان تامەزرۆی هەواڵێکی خۆشین، هەواڵێکی بە پەلێن کە بڵێن ئەوە ئێستا باری گوزەرانی خەڵک بەرەو باشی ڕۆن یاخۆت شتێک دێدەکایەوە کە ژیانی ئەمە لەم ناڕەحەتیە دەرکات. کاتێ ئێستادا بەگشتی خەڵک خەریکی سۆشیال میدیا و ڕاگەیاندن و سەیری تیڤیەکانە زیاتر هەواڵی مەرگیان نەخۆشییان لەم سەردەمی کۆرۆنا زیاتر ڕێژەی مردن بڵاوەکرێتەوە. ئەوەنەی کە گرنگی بە هەواڵە ناخۆشەکان و ڕێژەی مردن و نەخۆشیەکانە درێ ئەوە گرنگی بەلایەنە تەندروستیەکە و دەرونی خەڵک نادرێ. بۆ نمونە ئەو سایتانی کە بەردەوام ڕێژەی مردن بڵاوەکەنەوە ئەگەر بتوانن ڕێژەی چاکبوونەوە یان باسی ڤاکسینی کۆرۆنا بکرێ یا باسی چارەسەری هەنێ لە کێشەکان بکرێ زیاتر وەرەی خەڵک بەرزەبێتەوە. چونکە لە ئێستادا ئەم هەواڵانەوەی کردووە دەرونی خەڵک ڕووخاوە و خەڵک زیاتر لە ماڵەوەیە لەبەر بێکاری لەبەر ئەم زروفەی ئێستایە کە ئەوەنیش لە ماڵەوەی ئەم هەواڵانە ئەبینی دڵگرانی و بارگرانی سەرشانەوە کە ئەم خەڵکە تووشی حاڵەتی دەرونی بێ و ئەم حاڵەتانش ئەگەری ئەوەی هەیە تووشی زەبری دەرونیت بکە و مەترسیەکانت زیاتر بکە بە توشبوون بە نەخۆشیە دەرونیەکان. ناخۆش زۆرن کاکە وەکو تۆ دانشی لە ماڵەکردنەوەی فەیسبوک خۆی بۆ خۆی کێشەیەەکە هەر هەموو یعنی تۆ سێرەکەی بۆ بە باسی کوشتن و بڕین و هەروەها نەهاتنی موچە و هاتنی موچە و یعنی کێشەی زۆر تایە بە حەقەت ینی کەسابەتەکەی مەش ئەوە نییە ینی زۆر دڵخۆشکەر نییە جەوەگەشی هەروەها جەوێکی خۆش نییە ینی زۆر دڵتەنگە زۆر جەوێکی نالەبارە خۆش نییە. ئاسایی خۆی لە بنڕەتدا ژیانی گریمانەی ئێمە لە ئێستادا وای لێ هاتووە کە ڕنگدانەوەی ژیانی واقعی ئێمەیە و بەداخەوە خەڵکی خۆمان زۆربەی ئەو ژیانیان گواستوەتەوە بۆ پانتایی دیجیتەڵێکە واتە مەودایەک نەماوە لە بینی ژیانی گریمانەیی و ژیانی واقعی ئێمە و بە حکمی باگراوەندی ئاینی ئێمە زۆر جار بۆ داواکردنی نزا و پاڕانەوە و هەندێک جاریش
بۆ ئاگادارکردنەوەی دۆست و خزم و ناسیاوەکانمان لەبارەی گرفتێکەوە کە تووشی ئەبین وای کردووە کە کۆی ئەو ڕووداوانەی لە ژیانی واقعیمانەوە هەیە بگوازینەوە بۆ ناو ژیانی گریمانەیمان کە ئەویش خۆی لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەبینێتەوە. گرفتێکی تر ئێمە ئەوەیە کە ئێمە لە پاڵ ئەوەی کە ئەم مۆدایەمان نێشتووە زیادڕەوی ئەەکەین لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە و بنمونە ئێمە پێش ئەوەی گەدامان تێر ببێ ئەنستگرامەکانمان لە خواردنە خۆشەکان تێرە بن، سناپچاتەکان لە خواردنە خۆشەکان تێرە بن. لە پاڵ ئەوەشان یعنی ئەو دوانەی کە باسمان کرد گرفتی کۆرۆنا ڤایرۆسیش هاتۆتە پێش و ئەو دابڕانە کۆمەڵایەتی کە دروست بووە یان ئەو دوورکەوتنەوە کۆمەڵایەتی کە دروست بووە فاکتەرێکی ترە بۆ ئەوەی ئێمە پەنا بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان ببین. زۆر هەواڵی با بڵێن نەگەتیڤ، زۆر هەواڵی ناخۆش کاریگەری کرد لەسەر باری دەرونی تاکی هاوڵاتیان کاریگەری ئەکا و کاریگەری جێدەهێڵێ. ئەمەش بەهۆی ئەوەیە کە ئابینین هیچ فلتەرێک نییە بۆ ئەوەی لە ناو خێزانەکان بێت یان با بڵێن لە لای تۆڕی کۆمەڵایەتی بێت. هەموو تاکەکان بە پێ قۆناغەکان بە ئارەزوی خۆیان سەیری ئەو هەواڵە ناخۆشانە ئەکەن. ئەمەش کاریگەری خراپ ئەکاتە سەر باری دەرونی تاکەکان و ئەم هەواڵانە پێویستە زیاتر فلتەری دابنرێت لە ناو خێزانەکان، ئیتر وەکو پاسوەرد بێت یان بە پێی کات دایک و باوکەکان بتوانن کاتێک بۆ مناڵەکانیان دابنێن و هەروەها چاویان لەسەر تاکەکان بێت بە تایبەت مناڵەکان چۆن سەیری ئەو بەرنامانە ئەکەن، چۆن سەیری ئەو هەواڵانە ئەکەن و گەورەکانیش بە هەمان شێوە دەتوانن خۆیان بە پێی کۆنتترۆل و گۆڕانی ڕوحی خۆیان ئەو کارە بکەن کە نەت سەیری زیاتر هەواڵە ناخۆشەکان نەکەن یان ئەو ئامارانەی کە لە ڕێگەی مردنی ڤایرۆسی کۆرۆناوە بڵاو ئەبێتەوە. ئەمە کاریگەریەکی خراو دەکاتە سەرباری تاکەکان. لەکانمانەوە ڕۆژانە تووشی کۆمەڵێک حاڵەتی دەرونیە بین کە سەیری فۆتۆەکەین، سەیری ڤیددیۆەکەین کە لە سۆشیال میدیا بڵاو بۆتەوە. وامان لێ ئەکا کاریگەریەکی زۆر لە دەروونمانە دروست بێت. وامان لێ ئەکا کە دنیا بە ڕەشببینی ببینین، وەک لەوەی دنیا بە جوانی و بە جوانی و بەڕوونی ببینین. دنیا بەلامانەوە تاریکە بێت کە بە بۆنەی ئەم نەخۆشیشەوە کە ئێستا هەیە نەخۆشی کۆرۆنا، ڤایرۆسی کۆرۆنا کە وای لە ئێمە کردووە ئەوەی تر بترسین، لە ژیان بترسین. ژیان ئەوە نییە کە ئێمە لێ بترسین. با گرنگی بەو شتانەوە بین کە دوورن لەوەی کە وامان لێکا لە ڕووی دەرونیەوە دەروونمان تێکچێ، نائارام بین، خەو و خۆراکمان لێ تێک نەچێ. بەڕاستی جاری وا هەیە کۆمەڵێک ڤیددیۆ ئەبینیت کە لە سۆشیال میدیا بڵاو ئەبێتەوە و لێ ئەکا ئیتر ئەو ڕۆژە و بە کاملی لەلا تاڵ بێت، ئەو ڕۆژە بە کاملی نانە بۆ نەخورێ. حاڵەتی دەرونی و تێک ئەچێ. بەڵام ئەگەر بێت و تۆ لە باتی ئەوەی کە سەیری ئەو سۆشیال میدیایە بکەی، سەیری کۆمەڵێک بەرنامە هەیە هەر لە موبایلەکانە، سەیری ئەو شتانە بکەی کە ڕۆژانە تۆ پێویستە لە ژیانی خۆتا، سەیری کۆمەڵێ ڤیددیۆ بکەی کە سوودی لێ ببینی بۆ ژیانی خۆ، دنیا بە جوانتر ئەبینی بۆ شێوەیە. بۆ ئێمە سەیری ئەو ڤیددیۆیانە بکەین. ئێمە ناتوانین وا لە کۆمەڵگا بکەین کە چیتر ئەو ڤیددیۆیانە بڵاو نەکەنەوە یا ئەو فۆتۆیانە بڵاو نەکەنەوە کە کاریگەری لەسەر دەرونی ئێمە بێت. با ئێمە خۆمان لە ڕێگای خۆمانەوە چارەسەری ئەو شتانە بکەین، خۆمان لە ڕێگای خۆمانەوە و لە خۆمان بکەین کە دەرونی خۆمان ئارام بکەینەوە. دەستخۆشی بۆ هەمووانەی کە لە ڕێگەی ئەم ڕاپرسیەوە ڕابۆچووری خوانە سەر کاریگەری نەرێنی هەواڵی ناخۆش لەنێو تۆڕە کۆمەڵایەتیەکان خستە ڕوو. بێگومان مرۆڤ بەدەست خۆتە. تۆ بەیانی کە لە خەوەڵدەسی ئەمڕۆ بڕیار بە بێتاقەت بیت دەتوانی بێتاقەت بیت، ئەمڕۆ بڕیار بە دڵخۆش بیت دەتوانی دڵخۆش دەبیت. بەڵام بە مەرجێک هەندێک هەواڵی ناڕاست و ئەم بابەتانی نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان نەکەیتە مۆتەکە